دیارە من ئەمڕۆ لەنێو ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDOیام بێگومان ئەمڕۆ با بڵێن ڕۆژی جیهانی ناویستان کە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO بە هاوبەشی ڕێکخراوی ئاماژە بۆ گەشەپێدانی مەدەنیەت پێشانگەیەکی کاری دەستی و با بڵێن پێشانگایەکی هونەری بۆ ناویستان ئەکاتەوە بێگومان پەیامی ئەم ساڵی کۆمەڵی ناویستانی جیهانی خودێکێتی ناویستانی جیهانی زمانی ئاماژە با بڵێن لە بوارەکانی ژیانە هەنگاوەکە ئەوەیە کە بۆ نمونە تیشک بخرێتە سەر ئەوەی کە چۆن کەسانی نابیست و کەسانی ئاسایی پێکەوە کار بکەن و پێکەوە هەماهنگیان هەبێت لە کاروبارەکانی ژیانە بێگومان ئەم ڕۆژە لە 2007 دیاری کراوە لە 23/1951 یادی دامەزراندنی کێتی ناویستانی جیهانیە من زانیاریەکان بۆ خاتوو بەهار محمود بەجێڵم بەڕێزانوک و سەرۆکی ڕێکخراوی گەشەپێدانی ئاماژە ڕێکخراوی ئاماژە بۆ گەشەپێدانی مەدەنیەت ئەچمە لای خۆی خاتوو بەهار سڵاو لێ بێزم کاتت باش بێت سڵاو لە ئێوەش سڵاو لە کورسات طبعا ئەمڕۆ ڕۆژی کردنەوەی ڕێکخراوی ئاماژەیە بۆ گەشەپێدانی مرۆیی بۆ ئەم ڕۆژەمان هەڵبژات ئەمڕۆ 23/9 لە سەرانسەری جیهانە ڕۆژی زمانی ئاماژەیە زمانی ئاماژە ئەو زمانەیە کە پەیوەندی نێوان نابیست و کۆمەلگا نابیست ئەبەستێتەوە بە کۆمەلگا بە شارەزابوون لە ژینگەی دەوروبەر طبعا نابستان ئەمە یەکەم جارە لە پێشنگایەکی وایە بەشدار بن لە ئیشی دەست و لە وێنە کێشانە بەدوو نابیست کچ بەشداریم لە ئیشی دەستە بە دوو یەکی کوڕی نابیستیش ئەوانش لە وێنە کێشانە بەشدارن وەکو وتم لە سەرانسەری جیهانە 300 زمانی ئاماژە هەیە 300 زمانی ئاماژە هەیە بەڵام زمانێکی نێودەوڵەتی هەیە کە ئەمە بەکارهێنرێ لە کۆنگرەکانە و لە کۆبوونەوە ڕسمەکانە کە بەکارهێنرێت بۆیە لێرەوە پەیامی ئێمە چیە پەیامی ئێمە ئەوەیە کە بۆشایەکی زۆر هەیە لە ڕاگەیانکانە لە کاناڵەکانە لە فەرمانگەکانە داوا ئەکەین لە حکومەت و لە ڕێکخراوەکان کە پاڵپشتیمان بکەنەوە کە ئێمە خولێکی زمانی ئاماژە بکەینەوە هەم هەلی کار ئەدۆزینەوە بۆ کۆمەڵێک گەنج کە بێتە پێشەوانە کە ئەو بۆشایە پڕ بێتەوانە من لێرەوەی تر دەستخۆشیتان لێ یەکەم ڕێز و سڵاوم بۆ هەموو نابیستان لێرەوە حەزەکەم بە زمانی ئاماژە پیرۆزبایی لە هەموو نابیستانی جیهانەکەم ئەمڕۆ ڕۆژی زمانی ئاماژەی جیهانی دەستەکانە خۆش بێ خاتوو بەهار پامێکی زۆر جوانە دوورۆژان کە بریتە لەوەی کە چۆن ئێمە ئەو کەسانی کە با بڵێن وەکو خۆت وەرگێڕن لەگەڵ کەسە نابیستەکانە ئەمە بێگومان پێویستی بە هەوڵوماندووبوونێکی زۆرەیە کە تۆ ئەتەوێت دووبارە ئەو کارە بکەی خولێکی هۆشارکردنەوەی خولێک بکەیتەوە بە کۆمەڵێک گەنج تا بتوانن ئەوانیش لەگەڵ نابیستەکان بن و بتوانن هەم کەونە سەر کار هەم لەگەڵەوەشە هاوکاریەکی تەواوی کەسانی نابیست بن ئەنجا ئەم پێشەنگایە ئەمە بۆ چەندەم جارە ئەکرێتەوە کە ئێوە بەکاری دەستی و ئەگەر کاکەمالی شۆک و لێرە ئەگەر هاوکارانم ببورن یارمەتی مابن کۆمەڵێک تابلۆی سەرنجڕاکێش کۆمەڵێک کاری شێوەکاری ئەمە تایبەت بە با بڵێن دەست و پەنجە ڕەنگینەکانی کەسانی نابیست لێرە کێشاویانە ئەچمە لای یەکێک لەو بەشداربووانە ئەگەر خۆی بناسێنێ ناوی ڕێکارە طبعا ئەمە دەمێکە خولیای وێنە کێشانە لە ساڵی 2000 وێنە ئەکێشە بەڵام لە ساڵی 2007ەوە خۆی ناسانەوە بە کۆمەلگا لێ بکە چۆن بیری کردوتەوە لەم پێشەنگای بەژێ بێت دوو ئامانجەکەی بپێکە ئاماژە بۆ ئەڵێ من طبعا وێنەم زۆر هەیە زۆرم وێنە کێشاوە مامۆستا بەهار پێی وتم کە بەشدار بم لەمە چونکە ئەم لە دەرەوەی شارە لە پێنجێنە کە من ئەزانم چەند بەهرەمەندە لە وێنە کێشانە بۆیە من داوام لێ کرد کە بەشدار بێ ئێستا بە 9 تابلۆ بەشداری کردووە یەک جار کە سەری دەموچاوێکم کرد کە سەریکی دەموچاوم کرد ئەتوانم وێنەی بکێشمەوانە خۆش بێت زۆر سپاس بوو لە کاتەکەمان کەما من ئەمێ بچمە لای بەشێکی زۆر لەو بەشداربوانە سپاس بۆ تۆ وەک ئەبینین با بڵێن پێشەنگاکەی کە لێرە ئەکرێتەوە با بڵێن کاری دەستی خانمان ئەمە با بڵێن کەسانی نابیست کەسانی نابیناشی تایە ئەم خاتونە گەر هاوکارانم یارمەتیم بن یەک دەقەبا پەیامێکی وەر بگرین خاتوو بەهار پێمان بڵێ ئەم خاتونە چۆن بیری کردەوە بەشدار بێت لەم پێشەنگایە اما
الله یەکەم جار کە ئەمە هاتۆ بە مێشکمە یەکەم جار گروپی ئیشی دەست هەبووە من لەوا بەشدار بووم کە بینیم ئەوانەیەکەن منیش لەگۆ خۆم فێر کردووە حەزم لێ کردووە بەردەوام ئەیچنێت کۆڵوانە ئەچنێ ئەمانە ئەچنێ ئەمە بۆ یارمەتیدانی خێزانەکەم لەبەرەوەی ئەم خاوەنی دوو مناڵ و خێزاندارە ئەمانە ئەەکەم و ئەیفرۆشم و وەکو واریداتێک بووی. ئەڵێ چونکە من کرێچیم هەوڵەیەم ئیش بکەم پارە کۆ کاتۆ خانوو بکرێن بەتەما بەمە پارە کۆ کاتەوە زۆر بوونی کات نەمتوانی درێژە بەم بە پرسیارەکانم سپاس بۆ تۆ خات و بەهار بەڵێ خۆشەویستان وەک ئەیبینن پێشەنگاکەی ئەمڕۆ کۆمەڵێک کاری دەستی زۆر جوان هەمووی بەدەست و پەنجە ڕەنگینەکانی کەسانی نابیست و ئەمە وا بڵێن کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش کۆمەڵێک کاری جوان لە جلوبەرگی کوردی لە کۆمەڵێک کاری ناوماڵ نەخشاندویانە تابلۆکانیش وەک ئەبینن کۆمەڵێک تابلۆی زۆر جوان هەیە. باڵێ کە ئەمە وا ئەکات زیاتر کەسانی نابیست بتوانن بژێوی ژیانیان لەسەر ئەم کارانە بێت و لە هەمان کاتیشدا بتوانن خۆیان زیاتر بناسێنن لە نێو کۆمەڵگەیە